مرۆڤ و پشێوی. پشێوی یان ئاژاوە بریتیە لە تێکدانی دۆخی ئاسایی کە خەڵکی پێی ڕاهاتوون و نایەنەوێ ئەو بارە ئاساییە تێک بچێت، یان دروستکردنی گرفت و سەرێشەیە کە ئەگەرچی لە سەرەتادا ڕەنگە کەسێک پێی هەڵسێ بەڵام سەرنجام ڕێڕەوی ژیانی گشتی تێک بدات. ئەمە پێوەگوترێ پشێوی یان ئاژاوەنانەوە. ئاشوب ڕەنگە یەکێ بێت لەو تاوانە قورسانی کە مرۆڤ ئەنجامیەدات، چونکە سەنتەری کۆمەڵگا تێکەدات و تەجاوزی ژیانی شەخسیەکات. سەرەتا ئێمە ئەبێ بزانین کە ئایا پشێوی لە چیوە دروست ئەبێ هۆکارەکەی چییە؟ ئەگەر پشێوی هەموو نیزامێک دەوڵەتی ئیسلامیا گەورەترین شت کە باخی پێدرێ بواری نیزام و دەستور و یاسایە. هەر بۆیە کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چووە شاری مەدینە، یەکەمین شتێکەوە پێی هەڵسا دانانی دەستور و یاسای بوو بۆ بەڕێوەبردننی وڵاتەکە. لەبەرەوە ڕاگررتنی ئەمنیەت و ئاسایشی وڵاتەکە بەرپرسیارەتی گەورەی حکوومەت و دام و دەستگاکە حکومیەکانە و هەروەها بەرپرسیارەتی هەموو تاکی هاوڵاتیەکیشە کە هەر یەکێک لە ئێمە بەرپرسیارین لەم خاک و نیشتیمانەمان لە هاوڵاتیانمان لەگەل و نیشتیمانمان کە هەمومان هاوکار یەکتر بین بۆ ڕاگررتنی نظام یاسا ئەمنیەت و ئاسایش. بەڵام کاتێکەوە پشێوی دروست ئەبێت هۆکارەکەی یا هۆکارەکەی لە دوو حاڵەت بەدەر نییە، یا ئیمما ئەوە تا کەسانێکی ناحەز کەسانێکی نامەسوول هەڵ ئەسن بە دروستکردنی پشێوینانەوە بۆ زەرەردان لە هاوڵاتیان و زەرەردان لە وڵاتەکە. ئەوە حتمما هەموو متتەفقن، هەموو ئەدیانێکی ئاسمانی و ئەرزی متتەفقن لەسەر ئەوەی کە ئەوانە میکرۆبێکی ڤایرۆسێکی کوشندەن و پێویستە لە ناو ببرێن دەستیان بگیرێت بۆی کەوا ژیان لە عامەی خەڵکی تێک نەچێت. حاڵەتی دووهەم کە ئەگەری ئەوە هەیە دەوڵەت سەبەبێک بێ هۆکارێک بێ بۆ دروستبوونی پشێوی لەلایەن هاوڵاتیانەوە، وەک ئەوەی کە ئێمە ئێستا ئەمڕۆی بین لە وڵاتی خۆمان لە کوردستانی خۆماندا کە ئەبینین وردە وردە بەرەو پشێوی و بەرەو ئاڵۆزیەک ئەڕۆین لە ڕوانگەی ئەمنی و ئاسایشەوە یاخود لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە لە ڕوانگەی بەڕێوەبردننی وەزایف و دایرە و دەوایرەکاندا. ئەمە کاتێک کە خەڵکی ئەم کارە ئەکەن پێویستە لە دوو ڕوانگەوە سەیری بکەن. یەکەم، دەوڵەت بە هیچ شێوازێک کارێک نەکە نەیگەێنێتەوە ئاستێکەوە هاوڵاتی پەنا بۆ پشێوی بەرێ، پەنا بۆ ناڕەزایی و خۆپیشاندان و ئەم کارانە بەرێ. ئەوش بە پێدانی حەق و مافی خۆیەتی، چونکە هەموو کارمەندێک هەموو مۆزەفێک کرێکارێکە لەلایەن دەوڵەتەوە پارەی و موچەی خۆی پێ بدرێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە پێمانە فەرمێ ئوعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه. هەموو خاوەن کرەیەک کرێکەی خۆی پێ بدە پێشەوەی عارەقەکەی وشک ببێتەوە. هەموو مۆزەف و مامۆستا و کارمەندەکان کرێکارن لە لای حکوومەت. واجبی شەرعیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کە مانگانە نێڵێ نەک تەنانەت هەفتە بەڵکو ڕۆژێک و چەند سەعاتێکیش بەسەر کاتێکی خۆیان تێبپەڕێ هەموو وەزارەت و دام و دەستگات لە کاتی خۆیان موچەی خۆی پێ بدات بۆ ئەوەی کەوا هاوڵاتیان ژیانی ئاسایی خۆیان بەرن بەرەوە و ژیانێکی ئاسوودە و ئارام لە ناو وڵاتدا هەبێت. بەڵام کاتێک کە سەیر ئەکەین حکوومەت کەم تەرخەمە لەم بوارەدا کە موچە نادا بە هاوڵاتی کە حەق و مافی خۆی پێنادات، ئایا بە هەر بیانوویەکە بێ بیانەکانی مەشروع بە یا مەشروع نەبێ، لەمەوە بۆمان دەرەکەوێت کەوا حکوومەت هۆکارێکە بۆ دروستبوونی ئەم کێشە و پشێویانە. لەبەرەوە واجبی شەرعی یەکەم ئاراستەی حکوومەت دەبێت کە دەبێت هەوڵی چارەسەرکردنی کێشەکان بدات، کە دەبێت مافی خاوەن مافەکان بدات، موچە بدات بە هاوڵاتیانی خۆی بەپێی ئەو ئەرک و مافانی کە هەیە لەسەر شانان و کە کارەکانیان ئەنجام ئەدەن بۆ ئەوەی کەوا خەڵکیش پەنا نەبەنە بەر پشێوی و ئاژاوانانەوە لە ناو خەڵکیدا. کەواتە ئەمە خاڵی یەکەمە کە وتمان واجبی حکوومەتە و حکوومەت خۆی سەبەب و هۆکارە بۆ دروستبوونی پشێوی. حاڵەتی دووهەم ئێمەی هاوڵاتی کە مافمان لە لای کاربەدەستانە لە لای حکوومەتە وەکو موچە وەکو مەعاش، پێویستە ڕێگەیەکی گونجاو بگرینە بەر بۆ داواکردنی مافەکانی خۆمان. با زەرەرەکەمان نەبێ بە دوو زەرر، لەم لاوە موچەمان لێ بڕاوە لەو لاشەوە نائارامی و پشێوی و کوشتن و بڕین لە ناو وڵاتەکەمانە دروست بکەین. هەم موچەکەی خۆشمان ئەڕوا هەم وڵاتەکەشمان بەسەر ئەچێت، چونکە هەمومان دەزانین کە ئێمە دوژمنمان زۆرە، دوژمنی ناوخۆیی و دوژمنی دەرەکی. دوژمنی دەرەکی و ئیقلیمیمان هەیە کە نایەنەوێت پێی خۆشحاڵ نین هەرێمی کوردستان هەرێمێکی ئارام و پێشکەوتوو بێت و بەرەو گەشەکردن بڕوات. و لە ناوخۆشە کەسانی نەخۆشەیە نەکرد لە لای ئێمە لە هەموو وڵاتێکە کەسانێکەیە کە نەخۆشە کە دز و جەردەیە کە ئێوێ لەسەر شانی خەڵک بژی، ئێوێ لەسەر ماف و پارە و ماڵ و سامانی خەڵک بژی.
خواخوایەتی بۆ دروستبوونی پشێویە کە تاکو بتوانێت فرسەت بێنێ ئەو شتێکەوە دەروونە نەخۆشەکەی پێ ئەنجامەدا لە کوشتن لە تعداکردن لە دزیکردن لە بڕین لە هەموو ئەم جۆرە کارە نەشیانە تا ئەنجامی بدا کەواتە ئەوکەی ئەتوانێت ئەمە ئەنجام بدا کە بارودۆخێکی نائارام کە پشێویەک دروست ببێت لێڵیەک دروست بێت بێسەرۆبەرەیەک دروست بێ ئەوانە فرسەتی خۆیان هێنن لەبەرەوە پێویستە هاوڵاتیانی دڵسۆزی ئەم هەرێمە ئاگاداری ئەم کارانیان بن چونکە حکومەتی ئێمەیە نەکی کار بەدەستێک وڵات هەرێمی ئێمەی هاوڵاتیە نەکی چەند کەسێکی کار بەدەست ئەو چەند کەسە کار بەدەستە لەوانەیە ویزەیەکی بێ جوازێک جنسی وڵاتێکی کە هەبێ پارێکی زۆریشی هەیە هەر لەگەڵ زانی وڵاتەکە لی تێگەچێ ڕات و بەجێ لەو ڕاکە کەواتە بۆکی ئەمێنێتەوە بۆ ئێمەی هاوڵاتی ئەمێنێتەوە ئێمن کە وڵات بەجێ نایڵن ئێمن کە توانای ئەومان نییە دەست لە خاک و نیشتیمانی خۆمان هەڵگرین بۆیە پێویستە ئەمە لەبەر چاو بگیرێت لەلایەن هاوڵاتیانەوە کەوا ڕێگەیەکی وانە گیرێتە بەر کە پشێوی دروست بکە و هەل بدات بەو کەسانەی کەوا دەرونیان نەخۆشە کاری خراپ بکەن کارە باشەکە شۆن ئەبێت بۆ نمونە هەر یەکێک لە ئێمەی لە هاوڵاتیان کاتێکەوە دەمانەوێت داوای خۆمان بکەن پێویستە بە چەند قۆناغی کاتێک بڕێ یەکەم بە ناردنی نوێنەر بە داواکاریەکان بە گەیاندنی ئەم شتانە بەجێ خۆی ئەگەر فەرەزەن دوای چەند هەوڵدانێک ئەمانە هەر چارەسەر نەکرا ئەگەر بگاتە ئەوەش کەوا تەنانەت بایکۆتی دەوام و دایرە بکرێت ئەمە بە شێوازێک بێت نەک ڕژانە سەرجاردە و کۆڵان و مزارە و خۆپیشاندان و دائیرە و دەوایر سووتاندن و بیناشکاندن و ساری خەڵک سووتاندن چونکە ئەمەیان بەڕاستی داواکردنی حەق نییە ئەمە پێ ناوتێ داواکردنی حەق بەڵکو ئەمە پێی ئەوترێ پشێویدانەوە و هیچ یەکێکیش لە ئێمە کاتێک کە ئەمانەوە ڕێپیاوانێک بکەن هیچ یەکێک لە ئێمە یا هیچ ڕێکخراوێک یا هیچ دەستگایەک زەمانەتی ئەوەی نییە کە بتوانێت سەیتەرە بەسەر ئەو خۆپیشاندانەیە بکات و سەر نەکێشێ بۆ کاری خراپ کەمادام ناتوانانی سەیتەرە بکەی بۆ ئەم کارە نەشیاوە بکەین یاخود ئەم مجازەفەیە بکەین بە هاوڵاتیانمان بە شارەکەمان بۆیە ئێمە داوا ئەکەن بۆ هەموو زانایانی ئیسلامیش زۆربەی زۆری زانایانەوانەی کەوا معتەبەرن لە وڵاتی لە عالەمی ئیسلامیدا هەم زانا معتەبەرەکانی ئەزهەر هەم زانایانی سعودیە هەر هەمویان کۆدەنگن لەسەرەوەی کە ئەڵێن خۆپیشاندان و مزاهرەکردن کارێکی نەشیا و ناشەریە خۆ ئەمە مەبەستیانەوە نییە دیفاع لە دەسەڵاتدار بکەن بۆ ئەوەی کەوا وەڵا ئێمە با لە دژی دەسەڵاتدار کار نەکەین نا لەبەر ئەوەی کە سەیتەرە بەسەر مزاهرەیە ناکرێت سەر ئەکێشێ بۆ کۆمەڵێک کاری خراپ کە ئەوەشی کە هەیە بەدەستەوە ئەوش لە دەست بچێت تۆ داوای شتێکت کردووە بەڵام ئەوەشی کە هەت بۆ ئەوش لە دەستەچێت مادام وایە زانان ئابوو شێوازە قسەیان لەسەر کردووە و بە کارێکی نەشیا و ناشەرعیدانن ئێمە پێویستە ڕێگەی گونجاو بگرینە بەر و بەتایبەت لەم بارودۆخەیە کە چەند جارێکی کەژ ئێمە بینیمان کە مزاهرە کرا لە وڵاتی ئێمە هەب بەرەو ئاقاری تر برا دەستێکی سیاسی خۆی تێکەڵاکا مەسەلەن کەسانێکی نەخۆش خۆیان تێکەڵەکەن و کاری خراپ ئەنجامەدەن دەستێکی ئیقلیمی بەکرێگیراوی هەیە لە ناوە ئێوە فەوزا و مەشاکل دروستکە کە بەدەر لە ناو حیزبەکانی خۆمان تەنانەت بۆی بشکێتەوە بەسەر حیزبێک لە حیزبەکانی خۆمانە بە ناوی ئیسلامیەکی تونڕەوە بە ناوی مەسەلەن علمانیەکی گۆڕانخوازەوە یا هەر شتێکی کە بۆی کە بیانە پشێوی بەسەر حیزبەکان دروست بکەن و بیاندن لێک ئەم بابەتی تۆ باسێکی پشێوی لە شریعەتی ئیسلامە پێچوانی هەموو ئیسلامەنێک پێچوانی دەقێک و دوو دەق وەخوای گەورە لە قورئانە لە دەسەدان ئاەتە نەهی لەوە کردووە کە خەڵقی پسر بێ و دژی یەکتر بن و ئیچە پشێوی بنێتەوە یان حکم نەبێ هەتا خوای گەورە لە قورئانە فەرمی ئەفە حکمە الجاهلیەتی یەبغون یعنی ئەگەر وەکو ئەبول عەلای مەودودی لەسەر ئاەتە فەرمێگە مسلمانان ئەمر و حکمی وڵاتی بەدەستەوە نەگرن و وڵاتەکە بێتە پشێوی و بێسەر و بەرەی خوای گەورە وڵاتی خۆی بێ حکم ناکە حکمەکە هاتە دەست کافران هاتە دەست کەسانێک کە خوای گەورە خۆشی نائەوێن خۆشی بەرنامەکەی ناوێن خۆشیشی ناوێن و خۆش ئەوانیشی ناوێ بەڵام بەرنامەکەیان حکمی وڵاتیان داهاتە دەست بۆی کە وڵات بێ حکم نەبێت چونکە ئیمامی ئەحمەد دەفەرمێ ئەگەر 100 ساڵ لەژێر زوڵم و زۆری حکومەتێکی زاڵما بی باشترە لەوەی کە یەک ڕۆژ بێ حکومەتی بێ و خەڵق تەعادا لە یەکتر بکە خەڵق نان و ئاوی یەکتر فڕێنە خەڵق بەشی یەکتر خوا و زوڵم لە یەکتر کە بچێتە سەر یەکتر و ئەنجا ئەم نیزامێکی خوای گەورە دایناوە بۆ عیبادات لە عیباداتە لە جیهادا لە معاملاتە لە هەموو شتێکە دایناوە بۆی کە پشێوی و بێسەر و بەرەی نەبێ إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا ئەفەرمێ خوای گەورە ئەوانەی خۆشێکە بە سەف زیادەکەن نەگەوەی بە بێسەرەوە بەرە هەر لە جیهادیجا لە نوێژا مەسەلەن کاتی بۆ دیاریکراوە
ئەندازەی بۆ دیاریکراوە ڕکاتی بۆ دیاریکراوە بێسەرەبەریتیان هەتا ئەیکێ لە ئەسحابەکانە فەرمێ لە نوێژە قسەم کرد ئەسحابە دەستیان بە ئەژنۆیان کێشاتم بۆچی واکەن چیم کردووە دوایی لای پێغەمبەرش کاتیانێکن پێغەمبەر فەرمی جارێکە لە نوێژە قسە مەکە نوێژ خوای گەورە دیاری کردووە نابێ شتێکی تیابێ قسەی خەڵقی تیابێ کەواتە ئەم پشێویە ئەم پشێوی بێسەرەبەریە خوای گەورە نە لە عیباداتە قبوڵیەکە نە لە معاملاتە قبوڵیەکە نە لە عیبادی قبوڵەکە نە لە بیلادی قبوڵیەکە کە بڵاو بێتوانێ ئەو پشێویە بەس قازانجی خەڵقی بێدین و خەڵقی خراپەکار و خەڵقی دز و جەدە و وەکو کوتیانە ڕاوچی خراپ لە ئاوی قوڕاوانە مەلێ بۆ ناکرێ حەز دەکەن پشێوی بێ بۆی کە دەست بەسەر شتا بگرن شت برن شت بفرێنن زوڵم لە خەڵقی بکەن و خراپە لەگەڵ خەڵقیان بکەن لە شەرعا دروست نییە حرامە و هەر کەسێک کە هەنگاوی بۆ بنێ گوناحبارە تەنانەت ڕکاتێ نوێژ کا بە بێسەرەوبەرە گوناح هەر کەسێ بێ مەسەلە چێ خوازبێنیەکە دەی پێغەمبەر فەرمی لەسەر خوازبێنی براکە خوازبێنی مەکە معامەلاکە لەسەر بێسەرەوبەرە مەیکە بزانە ئەو کەسە داوای ئەم ئافرەتەی کردووە داوێنیان نانداوێت وازیێنە وازنێنەوە ئەم معامەلەی کردو بزانە کڕیوێتی ڕێکەوتون یا ڕێنەکەوتون هەتا ئەو یەکلانە بێت بزانە ئێوەیان ناوێت حرامە تۆ گوناحبارە بیکە بچی معامەلە سەر معامەلەی ئەوە بکەی هەموو شتەکانی کەش هەروایە ئەو بێسەرەوبەرەیە خوای گەورە نەهی لێ کردووە لە قورئانە و پێغەمبەر صلی الله علیه وسلم نەهی لێ کردووە لە فەرمودەکانیە و ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر هەمووی کە هاتووە لە هەوڵەوە بۆیە هاتووە کە ئەو فەوزایە دروست نەبێت چونکە فەوزا پێچەوانەی قووەتە زارەکانە فەرموون فەوزا بێسەرەوبەرەیی ئەوە بێتە هۆی ئەوەی کە ئەو کۆمەڵگایە ئەو حکومەتە ئەو دەوڵەتە ئەو میلەتە قووەتیان نەمێنێ وای بێتە هۆی ئەوەی کە مەسەڵەن پێچەوانەی سونەتی خوای گەورەیە خوای گەورە لە سونەتی کەونا بێسەرەوبەری دانەناوە ئەفەرمێ فەرجع البەصەر هل ترى من فطور ئەفەرمێ دەچاو بە ئاسمانە بگێڕەوە بە ئاسمانەکان و بەزێ بزانە هیچ کەم و کوڕیەکی تایە کە خوای گەورە ئاوات بەڕێک و پێکی بە تەنزیم دروستی کردووە دیارە یەکێک لە ئامانجەکانی ئاینی پیرۆزی ئیسلام ڕێخستنی هەموو ژیانە و هەموو جونگەکانی ژیان وەکو تاک وەکو خێزان وەکو کۆمەڵگە وەکو دەسەڵات بە دوور لە پشێوی بە دوور لە فەوزا بە دوور لە گێژەڵوکەی کۆمەڵایەتی کە مرۆڤەکان وا بکەن ئاگایان لە یەکتری نەمێنێ بۆ ئەوەی فێڵ لە یەکتری بکەن یا ماڵ یەکتری ببن یا سەروەتی یەکتری وێران بکەن یاخود بیانێ مرۆڤەکان لەباربەرن چونکە ئەو کاتە کە گێژەڵوکەی کۆمەڵایەتی دروست بوو لە ناو کۆمەڵگەکاندا پشێوی دروست بوو فەوزا دروست بوو و شتێک ڕوو ئەدا کە کەس بە کەس بێ ئەمەش لە ئاینی ئیسلامە ڕەفز کراوەتەوە ئاینی ئیسلام بانگەشە بۆ تەنزیمکردنی ژیانەکە تەنانەت تەنزیمکردن لە عیبادەتدا کە ئێمە نوێژێکەکەین سیر کە بانگی بۆ دانراوە قامەتی بۆ دانراوە مزگەوت دیانی کراوە و نوێژێکەکرێ بە تەرتیبی جوان لە مانگی ڕەمەزانە هەموو ئومەتی ئیسلام یەک دەنگە بێتەوە تەنانەت سەری فەرزەی حەجکە چۆن پێکەوە بە دەنگێ بەزیکرێت تەواف ئەکرێ و سعی دەکرێت و مانەوە لە عەرەفە ئیسلام تەنانەت لە عیبادەتە هەمووی تەنزیمە تەنزیمکردنی خێزان لە ئیسلامدا بە دوور لە فەوزا بۆ ئەوەی کە خێزان تەنانەت کە خشتێکی بچووکە لە خێزان کۆمەڵگە پێک دێ تەنزیمێکی تەواتی بۆ داناوە عەقدی نیکاحی داناوە باوکایەتی و دایکایەتی داناوە تەنانەت ئەگەر پێکەوە نەگونجان بەهێمنانە ئەو تەسریح فەیمساکن بمەعروف ئەو تەسریح بئیحسان تەنانەت جیابوونەوەکەشیان بە تەنزیم و بەڕێخستنێکی زۆر سەرنجڕاکێشە لە ئاینی پیرۆزی ئیسلامە باسی لێوە کراوە عەقدی معاملات کڕین و فرۆشتنەکان هەموو شتێک لەوانە باسی لێوە کراوە تەنانەت لە قورئاندا تەنزیمی شێوازی ڕۆیشتنی مرۆڤەکان کراوە کە مرۆڤ بە شێواز و سەلیقەیەکی جوان بڕوا بەڕێگادا ولا تمشي في الأرض مرحا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا كأم هي منية أم پەروەردەکردنە ئەم تەنزیم بوونە لە ژیاندا تەنانەت لە قسەکردندا خوای گەورە سبحانه وتعالى فەرمێ وقولوا قولا سديدا وقولوا للناس حسنا تەنزیمێک لە کردەمانە تەنزیمێک لە ژیانمانە تەنزیمێک لە وتەکانماندا تەنزیم کەعنی لە ڕاگەیاندەکانە تەنزیم لە هەموو کایەکانی ژیانە بەڵام دروستکردنی فەوزا بە هەموو شێوازێک لە شریعەتی ئیسلام قەدەغە کراوە یاساخ کراوە وخوای گەورە سبحانه وتعالى لە قورئاندا باسی دووربوون لە فەوزا و هێمنی کۆمەلگا بە هەموو واتە جوانەکانی هێمنی ئەمن و ئاسایش یەکێکە لە مەبدەئە قورئانیەکان سری خوای گەورە کە سبحانه وتعالى کە لە قورئانە چی دەفەرمێت لەبارەی شار و شارۆچکەکانەوە فەرمێ ضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة يأتيها رزقها رغدا من كل مكان چۆن باز لە شارێکەکە کە هێمنیتایە کە دڵ ئێمنیتایە کە ڕزق و ڕۆزی لە هەموو شوێنێکەوە بۆی دێ کەواتە ئەمن و ئومان خاڵێکی گرنگە جگە لەوەش تەنانەت لە قورئاندا کە باز لە خواردەمەنی دەکرێت خوای گەورە دەفەرمێ بكل فاكهة آمنين
تەنانەت نابێ فەوزا لە خواردەمەنی و هاتنی خواردەمەنی بۆ شوێن و جێگەیەکە هەبێ ئەبێ ئەمن ئومانی تێدا بێ تەنانەت ئەمن ئومان لە ڕێگەدا کە فەوزای تیانە بێ واتە ئەگەر هات و هەر لە فولکەیەکە بزانە ئەم سیارانە کە ئەڕۆن ئەگەر ڕێکسازی تیانە بێت تەنزیمی تیانە بێت جوانکاری تیانە بێت تەرتیبی ڕێکوپێکی تیانە بێت بزانە چ فەوزایەک ڕوەدا بزانە چ گرمە و کێشەیەک ڕوەدا بزانە چەند ڕەحەتیەک ڕوەدا چەند حادیسە ڕوەدا چەند کەس ئەمرێت تایدا لە کاتێکە ئەمینی ڕێگا هۆکارێکە بۆی کە فەوزا دروست نەبێ بۆی خوا لە قورئانە باسی ئەمنی ڕێگاشی کردووە سیروا فیها لەیالیە وئەیاما ئامینین یعنی ئەمین بی لە خۆت ئەمین بی لەوەی کە کەس خۆتی پیانە کێشێ ئەمین بی لەوەی کە دزنێتە سەر ڕێگات بە هەموو جۆرەکانی ئەوانێک کە دوور بێ لە فەوزا لە ئیسلامدا گرنگی پێدراوە و مەبدەئێکی قورئانیە ئەطعەمەهم من جوع دەفەرمێ وئامەنەهم من خەوف نەترسێتی نەبرسێتی ئەبێ لە کۆمەلگا دوور بخێتەوە ئەوەی بەرپرسە هەموو تاکێکی کۆمەلگا تا دەسەڵاتداران کە ترسێتی و برسێتی لە کۆمەلگاکەی خۆیان بە هەموو شێوازێکی یاسایی و دەستوری و شەرعی بپارێزن بێگومان ئێستا ئەوەی کە تێکەوتوین بەگشتی برسێتیەک ڕووی کردوتە هەموو لایەک چونکە بەشێکی زۆر لە خەڵکی فەرمانبەرە و پارە لە بازاردا نییە بێگومان برسێتیەک یەخەی زۆری گرتووە و ئەوەشی کە دەبینن یەکێک بە شۆڕشی برسی ناوی ئەبا یەکێک بە ناڕەحەتی برسیەکان ناوی ئەبا کە وای کردووە لە هەندێک لەسەر شەقام بن و ئەوەشی لەسەر شەقام نییە لە ڕاگەاندنەکان و هاوارەکە یاخود لە مزگەوتەکانە هاوارەکرێ لە شوێنەکانە کە ئومێدی تیابێ خەڵک یارمەتێکیان بدا هاوارەکە کەواتە بە فعلی بە واقعی ئەژین لە حاڵتێکە کە برسێتێکی تێدایە چونکە خەڵکی بەنانسکی ئەژی ئێستا بەڵام سەبارەت بە ترسێتی تا ئەندازێک ئەمن ئومانێک لەم وڵاتەدا هەیە کە بێ هەموو لایەک بیپارێزین و ئەوەش مەبدەئێکی قورئانیە من پێم وابێ تەنانەت هەموو لایەنەکان و هەموو چین و توێژەکان گەشتونەتەوە قەنەعەتەی کە ئەبێ پارێزگاری تەواوەتی لە ئەمن ئومان بکەین بە هەوڵیش بدەن هەمویان بۆ ئەوەی کە برسێتیەکەش لا ببەن چونکە نەهێشتنی ئەو دوانە ئەرکی سەرشانی هەموو تاک و کۆمەلگا و خێزان و ڕۆشنبیران و لایەنەکان و دەسەڵاتداران بە هەموو چین و توێژەکانەوە ئەبێ بەڕاستی کاری لەسەرکەین چونکە ئەگەر ترسێتەکە برسێتیشی بێ بە دوادا برسێتەکە ترسێتی بێ بە دوادا ئەو کاتە دنیا بە یەکجار بەرەو خامۆش بوون ئەو نیشتمانەی تر ژیانی تیا نامێنێ بەڕاستی مرۆڤەکان تەنها ئەوەندە چاوەڕێەکەنن هەم بە برسێتیش گیانیشان دەربچێ بمرن کە ئەوەش بەو بەختترین صیفەتەکە هەست کۆمەلگایەکە بڵاو بێ لە هەر شوێنێکا بڵاو بێ ڕاستیە ئەمان ئارامی پەیوەستە بە کۆمەڵێک بابەتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەت ئەو کەسەی ئامینەن فی سربیه لە ماڵەوە بە ئیسراحەت و ئەمین بێ لەوەی کە کەس سنووری نابەزێنێ و کەس زوڵمی لێ ناکە ئەمە یەک دووهەمیان عنده قوتە یەومیه خواردنی ئەو ڕۆژەی هەبێت سێهەمیان معافا فی جەسەدی لە لاشەیە بێئازار بێ و بێبەڵا بێت ئەم سێ بابەتە کە بریتین لە سێ بنەمای ئەمنیەت و ئاسایشی دەوڵەت بەم سیانە سەقامگیر دەبێ واتە ئەو ئینسانە لە ماڵەوە ئەمین و ئارام بێ کەس تەعدای لێ نەکا کەس نووری نەبەزێنێت حەقێکی لەسەرە یا حەقێکی لەلایە ئەوەی لەسەرێتی یا ئەوەی هەیەتی دادگا و محکەمەیەکەیەکەوە یەکلای ئەکاتەوە دووهەمیان ئاسایشی صحت تەندروستی پێغەمبەر کاتێکە ئەفەرمێ صلی الله عليه وسلم معافا فی جەسەدیه ئەمانە هەمووی بەنەمای دووهەمی ئاسایشی نەتەوەن واتە لە ماڵەوە ئەمین و ئارامە لە جەستەیە ئەمین و ئارامی بۆ فەراهەم هێنراوە لە دەروونە کۆمەڵێک بابەت هەیە دەروون ئەهاژێنێ چەند تێر بێ کە تۆ خەفتێ ناخۆش بنێ یان زوڵمێکە لێ بکەن بەڕاستی لەزەت لەو خواردنە نابینی سێهەمیان کە بریتیە لە قوت خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی قوت دەکا واتە لەسەر دەوڵەتە لەسەر حکمڕانە ئەم سێ ئاسایشە فەراهەم بێنێ بۆ هاوڵاتیان و ئەم سێ ئاسایشە ئەم سێ ئارامیە بێتە جێ وڵات سەقامگیرە بێ و هۆکاری پشێوی نابێ و پشێوینانەوە لە دەستبردن بۆ هەر بابەتێ لەم بابەتانە واتە خەڵک لە ماڵەوە ئەمین نەبوو چوونە سەری بەناحەق لە دەرگایان ناکوشتیان وەکو چۆن مامەسا دکتۆر وشیار ڕەحمەتی خوای لێ بێت یان تۆ لە ماڵەوە مەسەلەن بژێویت بڕاوەیە قوتی خۆت پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی قوت دەکا چونکی ئارامی کورد ئەڵێ سکی برسی یان ڕەگی برسی دەڵێ خوێنی بەدواوەیە
ناتوانێت دانیشی ئارام نابێ دەزەبا بۆ ناتەندروست ئەبێتە هۆکاری پشێوی ئەبێ بزانین کێ کلیلی ئەمانەیە ئەبێ بەڕاستی تۆبەی لێ بکە و ئەبێ دەستگایەک یان ئەمنیەتێکی نەتەوەیی هەبێ کە ئەوەی ئەو خەتە سوورانی بەزانت محاسبە بکری و لێ پێچنەوەی لەگەڵا بکرێ و هەروەها جستی ئینسانەکان ئەمە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ ئەم سێ ئارامی هەبێ کە ئەنەما وەک چی وایە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم له الدنيا هەموو دنیا یا مەلیکە یا پاشایە یا هەموو دنیا هی ئەوە ئەم سێ بنەما کە وروژێنرا کە با بڵێن گەندەڵی تیاکرا کە وەکو خۆی سەقامگیر نەبوو بەڕاستی ناڕەحەتیەکان دروستە بێ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من رأى منكم منكرا فليغيره کاتێ منکەرێکە بینی ئەی گۆڕی ئەبێ بێدەنگ بیت نابێ بێدەنگ بیت واتە ئەو بێدەنگیە سەبەبە بۆی منکر لە دوای منکر ناڕەحەتی لە دوای ناڕەحەتی گەندەڵی لە دوای گەندەڵی نائارامی لە دوای نائارامی زیاترە بێ بۆیە سەقامگیری لەو سێ بابەتەیە لەو فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و دەستبردن بۆی هۆکاری پشێوە نانەوەیە هەر کەسێ بێ ئاشوب یان ئاژاوە نانەوە هەمیشە مانایەکی سلبی و خراپ هەڵەگرێت یەکێک لەو چەمکانی لەگەڵ بیستنیدا مرۆڤ خەیاڵێچێتە سەرەوەی کە کێشێکی گشتی و کۆنتترۆڵ نەکراو هەیە بەڵام ئایا کێ ئاشوب بنێتەوە ئەی ئاشوب چییە و تاوانەکەی چییە بێت ئەی کێ بێت ئاشوب کۆنتترۆڵ بکات ئەی چۆن ئاشوب کۆنتترۆڵەکرێت ئەمە بابەتێکی سادە و ساکار نییە پێویستە سەرنجام دام و دەستگا پەیوەندیدارەکان قسەی خۆیانی لەسەر بکەن و تێشیدا بگەنە سەرنجامی تەواو ئەگەر ئاشوب شتێکی مانەکراو نەبێت و شێوازی ڕوبەڕووبوونەوەکانی شەرعی و یاسایی نەبن ئەوە دەسەڵات بۆ خۆی قۆزێتەوە و بارەزووی خۆی و بەپێی ئایدۆلۆژیاکەی سەرکوتیەکات حتما دائما ئەمە وەک زانایان ئەفەرمون یا حتا بەڕوایەتی حەدیثیش کە حەدیثەکە سەنەدەکەی لەوە چێ متصل نەبێ یا صحیح نەبێ کە ئەفەرمێت ئاگر لە پزیسکێکەوە دروست ئەبێت ئاگری گەورە لە پزیسکێکەوە حتما ئاگر هەر خۆی لە سەرەتایە گەورە نییە شقارتەیەکە و پوشێکە یا شتێکی بەسیتەی سووتێن و دە دام ئاگرە گەورە بێ و ئەوەی لێکەوێتەوە کە ئەیبینین بە هەمان شێوە ئەم پشەویانش لە سەرەتا بە شەڕ و پشەوی دەست پێ ناکا زۆربەی کات بەڵکو بە خۆپیشاندانێکی ئاسایی بە خۆپێشان ناڕزای دەربڕینێکی سلمیانە دەست پێەکە بەڵام وەکو وتم خەڵکێکە دەستی تێوەرەیات دەستی تێوەرەیە پزیسکێکەڵایە تەقەیەکە ڕمانەیەکەڵایەتە ناوە شوشێگەشکێنە سارێگە سووتێنە ئەمە وای لێ وردە شتەکە گەورە بێت و هەمووشمان نەزانین کە خەڵک بەتایبەت لە جیلی گەنجان حەماسەتیان هەیە عاتفەتیان هەیە بێئومێد ئەبن زوو هەڵەچن زوو بێئومێد ئەبن عاقبەت و دوا ڕۆژیان لەبەر چاوانیە زۆر کات ئەمانە هەیە ئەمە وای لێ کاڵە چیە بێبات بێ یەکسەر دەزەکا بە نانەوەی پشێوی بەڵام بیر لە عاقبەتەکەی ناکاتەوە لەبەر ئەوە ئەم شتانە حتمما لە سەرەتاوە بە خۆپیشاندانێکی بەسیت دەست پێەکە بەڵام دوایی بەرەو ئەوە ئەڕوە بۆیە ئەمە پێویستە لە ئەسڵا لە ئەساسا بنە بەرگری دابنێن و ڕێی لێ بگرین هەردوو تەرەف یەکەم وەکوتم سەرەتا واجبی حکومەتە کاتێک کە من ناڕازیم و داواکاریم هەیە پێویستە بێ بەدەمەوە ڕوونی بکاتەوە ئایا داواکاریەکەی من حەقە یان ناحەقە ئەگەر حەقە مافی خۆ من پێ بدە ئەگەر ناحەقە ڕوونی بکاتەوە بۆ ڕای گشتی کەەوە ئەم داواکاری کە ئەم خەڵکەیکە یا ئەم گروپەیکە یا ئەم دام دەستگایەکە داواکاریەکی ناحەقە ناڕاستە لەبەر ئەوەی کەوا لەسەرەتا لەسەر ئەمە ڕێ نەکەوتو چکە زۆر جارەبێت داواکاری ناڕێکیش هەیە یعنی مەسەلەن بۆ نمونە من کولیەیەک یامەعادێکم کردوێتەوە حکوومەت کردوێتەوە پێی وتراوە بە خوێندکارانی ئەو شوێنە کاکە تۆ شادەی فلان وەرئەگری لەم بەشە و مستەقبل دەوەی و ئەبی بە فلانەشت ئەمە مستەقبلی توێ ڕازیە و مەمنونی شەویەت و داوامی خۆیەکە ساڵێت تێناپەڕێ ئەژێتە سەر جادە وڵاکە کابێ شادەکەمان بۆ بکەن بە فلانەشت وڵا بێش ئەمە داواکارێکی ناحەقە بۆچی چکە تۆ لە سەرەتاوە کە هاتووی لەسەر ئەم ئەساسە هاتووی بەمە ڕێکەوتوی اتفاقی لەسەر ئەمە بووە کەواتە تۆ بووی ڕوونکەرەوە بڵێ ئەم داواکاری تۆ شتێکی ناحەق و ناڕەوایە چونکە تۆ لە ئەساساکە وەرگیراوی لەم بەشە پێ وتراوە کە ئەم بەشە ئەوەیە بڕوانامەکەی ئەوەیە مستەقبلیشی ئەوەیە ڕازی بووی بەوە ئەمڕۆ بە چ حەقێک تۆڵی وڵا بێ بۆم بکەیبەوە بەڵام داواکاری حەقیش وەکو ئەوەی کە ئەمڕۆ هەموو مۆزەف و فەرمانبەر و مامۆسان ئەمڕۆ لەسەر موچەیەک دامەزراون کە حکومەت خۆی یاویەتی خۆی بڕیاری لەسەردا خۆی موافق بووە لەسەری بەڵام ئەمڕۆ کە نایدا ئەوە ناحەقیەکە لەلایەن حکومەتەوە کەواتە حکومەت پێویستە بە لایەنی تەرەفی سەرەکی پێویستە بەدەم داواکاریەکانەوە بێت و حتا ئەگەر کێشەیەکی هەیە فعلەن وڵاتەکە بە قەیرانی کاتێپەڕێ با تەموو مژاوی نەبێ حقیقت و ڕاستی و شەفافانە ڕوونی بکەرەوە بۆ خەڵکی بۆی خەڵکی بزانێت چونکە ئێستا لە سەدانەوەتی خەڵکی و ئێمە
قەناعەتمان وایە کە ئەم قەیرانە دروستکراوە ئەسڵی نییە لەبەرچی لەبەرەوە شەفاف نییە من نەوتم چەنەیە دارایی گومرگ و ناوخۆی و زەریبۆ و ئەم شتانە ئەمە هەمووی نادیار و غامزە شاری سلێمانی ئادەی وەرە سەر شاشە و بیخەرە بەرچاو ڕای گشتی کەوا داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بە گشتی یا فلان شار ئەمە داهاتە ناوخۆیەکێتی ئەمەش پارەی نەوتەکێتی و ئەمەش خەرجێکێتی بۆیە من ناتوانم موچە بدەم ئەگەر بێت و ئەم شەفافیەت و ڕوونکردنەوە وازەحا بێ بۆ خەڵکیش حتمەن تەفاومی وەزعەکە ئەکات و بۆ شێوازە ناکە بەڵام تۆ لەولاوە هەموو شتێکت لە پشت پەردەوەی هەموو شتێکی شاراوەیە لە مەلاوە وەڵامی خەڵک نایتۆ بێباک و بێمنەتی لە خەڵک حتمەن بەرپرسی سەرەکی و بەرپرسی یەکەم دەوڵەتە لە دروستبوونی هەر کێشە و پشێویەک بەڵام تەوجیهی دووەممان بۆ هاوڵاتیان کە ئەو بێخەمی و ساردیەی حکوومەت نەبێتە هۆکارێک کە منیش بچم وڵات وێران کەم کە منیش ئەوەندەی ئەو بێباک بم وڵاتەکەم بەرەوەڵ دێر بەرم ئەمنیەت و ئاسایشی وڵاتەکەم نەهێڵم بەرەوێرانەی بڕوانە ئێمە پێویستە بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەمەیا بکەین مادام زەمانەتمان نییە کەوا بتوانین سەیطرە بەسەر ڕێپێوان و مزاهرە و خۆپیشاندانەکانە بکەین بتوانین ئەو لایەنە کەم بکەینەوە ڕێگەیەکی تر بکرینە بەر کە گومانی زۆر کەمتر هەبێ لەوەی کە پشێوی لێ دروست بێت و خەڵکی کە دەستی تێکە ئەوە زانەکانە فەرمون ڕێگایە کە چەندە دوور بێ بە هەنگاوی دەستپێکە جاریوە شەڕێکی گەورە ئاژاوێکی وڵاتی دەستپێکە لە کەلیمەی قسەوە ئەوە بەڕاستیە بێ کەسانی عاقڵ من یعنی ئەو بابەتە کە ئێستا جەناب باسی کرد لە شەیدبوونی ئەو مامۆستایی کە لە هەولێر شەید کرا کەسێکی ئاوە کە سوڵحی کۆمەلگایەکە ئاشتاوی کۆمەلگایەکە لەناو عەشیرەتەکانە لەناو خێزانەکانە لەناو خەڵقیە کەسێکی ئاوا زۆر زۆر زەرورە بۆ کۆمەلگای ئێستا ئەگەر لا ببرێ کەسێکی ئاوا لا برێ شەید کرێ بەناحەق ئەمانە پشێویە نەناو وڵاتەکەەوە کە پشێوی هاتە ناو وڵاتەکەەوە بودە گەورە بێ کە گەورە بوو بە خەڵق چارەسەر ناکرێ ئەم پشێوی کە لەبینی حیزبەکان هەیە جاریوە لە کەلیمەی قسە دەستپێکە لە هەنگایەکەوە دەستپێکە بەڵام دوایی کە گەورە بوو چارەسەر ناکرێت بۆیە لە سونەتی پێغەمبەرە لە شەرعی ئیسلامە دانراوە ئەگەر کەسێک دانی ئێچێکی شکان ئەسین و بسن دانی بشکێنەوە زوو بۆی گەورە نەبێ ئەگەر ئێچێک کەسێکی کوشت دەستی ئێچێکی شکان چاوێکی چێکە زوو بچن بەلایەوە زوو بچم لە داوای عەفوی لێ بکەن ئەگەر عەفوی کردن باش عەفوی نەکردن خوێنی بنێ لەگەڵ یان ڕێ بکەون چونکە کە زۆری پێچوو گەورە ئەبێ وەکو نەخۆشی و نەخۆشیەکە زوو بچی بۆ لای دکتۆر زوو بچی بۆ لای پزیشک بە ئاسانی بۆ چارەسەرەکرێت بەڵام کە گەورە بوو وردەدا نەخۆشیەکە خەس بوو دوای بە زەحمەت چارەسەرەکرێ کەسەکەش لە ناوەچێ ئەم پشێوی ناو کۆمەلگاش هەمووی وایە تا ینی بە تایبەتی لە سەردەمێکە کە حکوومەت و دەوڵەتە بێ ئەگەر پشێویەکە چکۆلە بێت چارەسەری نەکرد وردەوە دەگەورابێ ڕۆژگارێکم و معاش نادرا مەسەرن خەڵقیش ناچۆ سەرجادە دوایی هەر معاشیان خەڵک چۆ سەرجادە اینجا خەڵک داوامی نەکرد اینجا داوامی خەڵک فۆتا اینجا ئێستا مەسئولی زۆر گەورە و مهم و بە حسابی خەڵک دێتە سەر تەلەڤیزیۆن لە جاقێکێکە ساڵێک فۆتاوە کاکە ساڵێکی 1 ملیۆن تەلەبە فۆتاوە 1 ملیۆن ساڵەکە ئەو پشێوەیەکە هەنگاوێکی چکۆلە بۆڵە بەدەمیەوە نەچوون وەکو برینێک وەکو نەخۆشیەک زیایی کردووە زیایی کردووە تەشەنەی سندووە گەورە بۆ ئەنجا ئێستا پێیان چارەسەر ناکرێت لە هەوڵە بەدەمیەوە نەچوون لە هەوڵەوە قسەی میلەتەکان بەلاو مهم نەبووە لە هەموو وڵاتان نەکرد لێرە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت یعنی لە فەرمودەکانی زۆر زۆر خەڵقی هانداوە بۆچی بۆی کە زوو بچی بەدەم ئیشەکانەوە ئیشی ئەمڕۆ نەخێس بێنێ مشکلێ ئێستا نەخێت تاوێکە بڕۆی بەدەمیەوە تا گەورە نەبێ کەس جاریوە کەسێک کوژێ مشکلێکە بێنێ لەبین دوو ئایلە دوایی لایەن خۆش نابن زۆر جار کاتی لە بۆی لایەن خۆش نابین چونکە چەند ڕۆژ ئەم مشکلە ڕوویاوە نەهاتون بەدەمیەوە مانگێکی ئیهمالیان کردەوە دوو مانگی ئیهمالیان کردەوە حسابیان بۆ نەکردین بە هیچیان نەزانین ئەو کاتە مشکلەکە گەورە بێ مشکلەی ناو خێزان مشکلەی ناو دەوڵەت و میلەتیش هەروایە کە حکوومەت بەدەم مشکلەکانە نەچوو ئەو مشکلەیە گەورە بێ وەکو باسم کرد چاو لێ یەکەم جار دووسێ معاش نەدرا کەس قسەی نەکرد خەڵک پێی ناخۆش بوو خەڵک نەیبوو زۆربەی زۆری کرێچیە بەڵام دوایی بوو بە مزارە ئەنجا بوو بە داوام نەکردن بوو بۆی کە ساڵی داوامی ئەو هەموو قوتابی فۆتێ کە قوتابی خۆی بە کوڕی میلەت بە کوڕی حکوومەت دەزانێت حکوومەت بە حساب باوکی میلەتە بێ مشوریان خوا ئەوە مشوریان خوا و دوای ئەوە اینجا خەڵقی بێتە سەر تەلەڤیزیۆن بڵێ ئەم پشێوی و ئەم مزاهرەی کە لەم سلێمانی لە فڵان شوێن هەیە وە لە بەروی کە معاش ئەنجا معاشیە تەنازولی بۆکەی کاکە بۆ خۆتان لەسەر پارە ئەخەون سەدان مامۆستا هەیە لەگەڵ باڵی باوکی تێکەڵاو بۆ تۆ چەندەها خەڵق هەیە لەگەڵ ژنەکەیان لێک جیابوونەوە لەسەر کە پارەی نەما کە کرێ بۆ نەدرا کە ماڵی باوکیشی جێگایان نەکردەوە
لەبەرە بەڵێ پشێوی لە شەرعا نەهیشی لێکراوە و لە پچکۆلەشەوە گەورە ئەبێ و هەر کەسێکیش کە پشێویکی زانی مشکلەیەکی زانی فەوزایەکی زانی کە لە وڵات تا ڕوایە بێ بە هەموو شێوەیەک چارەسەری بکەن چونکە گەورەترین پشێوی لە دووشتەوە ڕوویە یەکەمیان لە ترسەوە دووەمیان لە برسێتیەوە خوای گەورە لە قورئانەوە فەرمێ الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف خوای گەورە ئەم دوو مشکلەی لا بردووە لەسەر عەرەبەکان ئیتر فەوزایان کەم بۆتەوانێ یەکەم ترسی لەسەر لابردوون دووەمیش برسێتی ئێستا برسێتیش هەیە و ترسەکەش هەر هەیە هەردووکیان هەیە واش دەڵێن هیچ مشکلەیەک نییە ناشن بەدەمیەوە دێشنە سەر تەلەڤیزۆن و لە ناو خەڵقیەوە خۆیان پیشان جا وەڵڵی هیچ چیەکەن با بیکەن خۆ ئێمە هیچ مشکلەمان نییە و ئێمە زەرەر ناکەین بخۆن ئەی باشە میلەت میلەتی ئێوەیە ئێوە سەرۆکی میلەتن میلەت وەکو الراعی والرعیە پێوترێ ابن تەیمیە و زانە گەورەکان کتێبیان نووسێ لەسەر سیاسەة الراعی والرعیە السياسة بين الراعي والرعي يعني سياسة لنوان شوانو بردستكانيا لنوان كاربدستو جير دستكانيا كأشواني أوانا حتشي زرنا أمي لتبيكا هم ملي أوانا هرتشون بيغمر صلى الله عليه وسلم أفرمي أو كسيكا شتيكي بيسمينه كالراعي وكو شوانا واكتشيكا ك حيوانا كان يلورنتشي حول الحمى لنزكي شتێکەوە کە پەرژینی بۆ کراوە ئەگەری هیمالیان کاتن ناو پەرژینەکەەوە دوایی حیوان محاسەباکرێ ئاژەڵەکان محاسەبەکریان شوانەکە پێغەمبەر صلی الله علیه و تەشبیه کردو بۆ میلەت هەرچی بکە محاسەبەکەی لەسەر کاربەدەستەکان چونکە فەوزاکە ئەوان ناچن بەدەمیەوە تا چارەسەریکەن و هەموو کاتێکی لە سەردەمی خەلیفەکانی ئیسلامی هەروە بووە فەوزا خراوەتە ملی حکوومەت و ملی دەوڵەت و ملی کاربەدەستەکان بێگومان شریعەتی ئیسلام مەبدەیەکی هەیە کە پێی دەوترێت سەد و ذەرایع واتە ڕێگرتن لە هەر هۆکارانێک کە سەرنجام بەرەو خراپەمانەبە لە کۆمەڵگای ئێمەشدا هەندێک جار فکر بڵاو ئەکرێتەوە هەندێک جار قسە دەکرێت لەسەر جونگە پیرۆزەکانیش بەکەم سەیری هەندێک کەس و چین و توێژەکرێ وای لێدێ کە ئەم چین و توێژانە لەبەر چاو خەڵکیدا کەم بن سووک بن بە واتایەکی تر خواردنی ماڵیان سروشت بێت و کوشتنی مرۆڤەکانی سروشتی بێ بەڕاستی من نایشارمونەتان ترسێک هەیە بە تایبەتی بەرامبەر بە زانایانی ئاینی و بەرامبەر بە مزگەوتەکانیش چونکە ئەگە کەسێک بێت لەسەر ئەوەی کە ئاینی ئیسلام هیچ نییە ئامادە بێت کۆنگرە بگرێ ئامادە بێت سوکایەتی بکە ئامادە بێت کەسایەتەکان بەکەم سیر بکە لە کۆمنتێکی فەیسبووکەوە لە کەناڵ و ڕاگەیاندەکانەوە کە بەکەم سیرکردنی ئاین هێرشکردنە سەر ئاینێک کە ئاینی لە سەدا نەوەی خەڵکەکەیە بەلایانی کەمەوە و بەکەم سیرکردنی ئەهلی علم وای لێدێ هەندێک کەس هەن کە طبیعەت و دەرونیان ساغ نییە وردە وردە ئەمانە بە کۆس بووتە گەرە ئەزانێ لە کاتێک کە ئەمانە سەرچاوی تەنزیمکردنی ژیانن ئادەی بزانێکم مامۆسایان و زانانی ئاینی بانگەشە بۆچی دەکەن بانگەشە بۆ برایەتی تەبایی جوانێتی ژیان گەشانەوەی ڕۆحەکان خەندەی سەر لێوەکان هاریکاری نێوان هەژار و دەوڵەمەنەکان پرۆسەی هاوسەرگیری نێوان کوڕ و کچەکان بەدەمەبوونی دراوسێ بۆ دراوسەکان نهێشتنی خەم و خەفەت لەسەر دڵی یەکتری لە تەعزیەگە بێ هەزارانە چین بەدەمیەوانێ چونکە خێرمانەگا کەسێ نەخۆشە بێ سەردانەکەین کۆمەڵگەیەکی چالاک پڕ لە نیشان پڕ لە گەرم و گوڕ پڕ لە تەنزیم پڕ لە پاکێتی و ساغێتی کەس حەز ناکات دزی بکات دزیکردن هەر لە فەرهەنگی ئەهلی ئیمان و ئیسلامەتیە تاو کوژاوەتەوانێ تەنانەت پارێگە دۆزێتوانێ شەش کەناڵە گەڕێ بۆی بیاتەوە بە خاوەنەکەی ئەم تەنزیمە جوانە بەداخەوە لە هەندێک شوێن و جێگەوە ئەوە هێریشی ئەکەتە سەر هەتا کەمە بێتەوە لای خەڵکی کە مقدسی خەڵکیت سووک کرد کە ئەهلی ئەو قەداسەتە سووک کردەوە وردە وردە خوێنڕشتنی ئەوانش لەبەر چاو خەڵکی ئاسووگەکەی لەبەرەوە من پێم وایە لە کۆمەڵگە ئێمەدا لە هەندێک لە ڕاگەیاندنەکانەوە و هەندێک لە ڕێکخراوەکان کار لەسەرەوە کەن سوکایەتی بە ئاینێک بکەن بە تایبەتی وەکو ئاینی ئیسلام کە لە ئاینی ئیسلامدا دروست نییە سوکایەتی بە هیچ ئاین و ئاینزایەک بکرێ و بە دەقی قورئان خوا دەفەرمێ ولا تسبوا الذين يدعون من دون الله جوێنوتن حرامە بەو کەسانەی کە بت ئەپەرستن کە جگە لە ئەڵڵا خۆر مانگ ئەسێرە تەنانەت مانگا و گا ئەپەرستن ئێمە لەسەر ئەوەمانە کە بە قسەی باش لەگەڵیانە مامەڵە بکەین خوا فەرمێ وقولوا للناس حسنا نافەرمێ للمؤمنين ئەفەرمێ للناس لەگەڵ خەڵکیە لەگەڵ گاپەرستێکە قسە بکەم بە جوانی قسە ئەکەم تەنانەت ئەو کەسانەی کە ئەهلی کتابن کە زۆرجار جگە لە ئەڵڵا شتێکی تر ئەپەرستن مەگەر خوا نافەرمێن لەقەد کەفەر الذين قالوا إن الله ثالث ثلاثة بەڵام کەیتە سەر مەسەلەی گفتوگۆ خوای گەورە فەرمێ يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ئەی ئەوانەی کە کتێبتان بۆ هاتووە بیریانە خاتۆ کە پەیوەندیان بەخواوە هەیە وەرن با لەسەر قسەی ڕێبکەوین کە تەنها ڕووکردنە خوا بێ دوایش حتى ئەفەرمێ فإن تولوا ئەگەر هەر پشتیان هەڵکرد و ڕازی نەبوون لەسەر یەک تاپەرستی ڕێبکەوین
فقولوا اشهدوا بأننا مسلمون ده ئێوە بەشایەت بن ئێمە باوەڕمان بە یەکتاپەرستی هەیە نافەرمێ فقولوا اشهدوا بأنكم كافرون حتى ئەو قسە ڕقە بەرامبەریان ناکە بۆ چونکە ئەبێ کۆمەلگا پەیمنی بپارێزرێت دوور بێ لە فەوزا ئمڕۆ بەشێکی زۆر لە ڕاگەیاندنەکان کە گوێ نادەن بە مسلسلی هاتوو بۆ ئەم وڵاتە ئێمە کە گوێ نادەن بەو زنجیرانەی کە بڵاوی ئەکەنەوە تەنها بوارێکی ئابووریان لە پشتا یا فعلەن ئەیانەوێت کۆمەلگا دابڕنن لە قیەم و بە هاڕەوشتەکان دەچن کۆمەڵێشتر پەخشەکەنەوە وڵاتەکەن بە فەوزا باسی دزێتیەکەن کە بە ئاسانی بۆیان نەکرێت تەماعی خەنە بەردەم گەنج کە دزی بکە باسی کوشتنەکەن بە ئاسانی لە فلیمەکە دەیان کەس ئەکوژرێ یعنی وا دەکا مناڵ من خۆم لە کەناڵێکەوە کە مقابلە کرا کە پۆلیس بە ڕسمی بڵاوی کردەوە گەنجێکی بوو کە لە دەرەجەکانی زۆر بەرز بوو لە خوێندنیشدا هاتووە سەر دراوسەکەیان کوشت بووی دەستی مناڵەکەشی بڕی بوو دوای کوشتن وتیان بۆ وات کرد وتیاخر لە فلیمە کۆریەکانە بینی وایانە کرد بۆیە منی جوام کرد یعنی ئەم بەداخەوە بەشێ لە ڕاگەیاندنەکان ڕاستە هەندێکیان دنیایەک لە ژیان و تەنزیم و جوانیان پێشکەش کردووە بەڵام بەبێ وریابین بەشێکیشان پشەوی دروستەکەن جا هەر لەو کەناڵە شەوانەیە کە خەڵک لەسەر قسەی ئەو دەستی خەڵکی بڕیوەتەوە کە دوڕۆژتر یەکسەر مقابلەیەکەکە هەجوومەکاتە سەر ئاین هەجوومەکاتە سەر ئەو تەنزیمە جوانی هەیە ئەو شوێنانەی کە ئیسلامەتی تایە کەمترین دزی تیا ئەنجامەدرێت بۆ چونکە هەموو کەسێک گەزانەیە کە ئیسلام یعنی تەنزیمکردنی ژیان یعنی ئەوەیە کە کۆمەلگا بە پاکی و بە ساغی و بە برایی و تەبایی و پێکەوە ژیان بژین بۆیە بەڕاستی لە کۆمەلگەی ئێمەیە دەبێت جارێکی تر تەنزیم یاسا ڕێژدا بنرێ با سوکاتی بە مقدسات نەکرێ چونکە کە سوکاتی بە مقدسات کرا خەڵک مقدس و پیرۆزیەکانی لاپچوک بوویەوە مرۆڤەکانی لاپچووگە بێتەوە ژیانی لاپچووگە بێتەوانێ کوشتنی خەڵکو ئەو خواردنەوەی بەلاوەکو یەکەوە کە ئەوەش خەتەرە بەڕاستی لە ڕاستیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لە ئێوە حرامە لێتان ماڵ خوێن و ناموس و ناونیشان دیماءکم و ئەموالەکم و ئەعراضەکم ئەم سیانە هی خەڵک بێ پارێزراو بێ نابێ کەس درێژی کاتە سەر ئەم سیانە ناموس خوێن لەگەڵ ماڵە واتە کاتێک کە تۆ سەبەبی پشێویەکان دەست پێ ئەکا بەڵێ بەرەو گەورەتر ڕوا جاری وایە بەری ناگیرێ جاری وایە بە شێوازێکی لێیت کە ئینسان حەزەکە بگەڕێتەوە بۆ دۆخی پێش ئەو کاتە کە ئەوەش خۆزگەیەکە و مەگەر ڕەحمی خوای نایەتە دی بۆیە دەست ئەو مەسائلانە لە سەرەتادا بەوردی دەست پێەکە دوای ئەبینی کۆمەڵە خەڵک لە سنوور دەرئەچێ وردە وای لێدێ هەموو وەزعکە تێگەچێ بۆیە خوای گەورە منەتەکە بەسەر قوڕەیشا فەرمێ ئامانەه من خوف وأطعمه من جوع وأمانه من خوف تێری ئەمجار ئارامی ئەگەر تێری نەبێ نەئارامی بەدوایێت بەڵێ ئەوە ئیشارەتێکی قورئانیە لەطیفێک لە لەطیفەکانی قورئان کە خوای گەورە منەتەکە فەرمێ فليعبدوا رب هذا البيت عیبادەت و پەرستش و ئارامی کەیە و کەی سەقام گیرە بێت و چی ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئارامیەکان لە ڕەگ دەرێنێ ئامانەه من خوف وأطعمه من جوع ئەو دوانە بەیەکەوە گرێ بەستە واتە برسێتی و ئارام برسێتی نەما تێری هەبوو ئارامیش هەبێ ئەگەر برسێتی هات ئەو کاتە نائارامیش ڕوئەیە و سەرەتایەکە بۆ لێکترازانی خانەوادا بۆ لێکترازانی شارەکان بۆ لێکترازانی هەوی پێناسەی نەتەوەیمە بەڕاستیە بەرپرسیارەتی لە ئەمان و نانی خەڵک سوڵتانە بۆیە پێغەمبەر فەرمە صلی الله عليه وسلم فەرمایشتێکە کە فەرمودەی ئیمامی عوسمان ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەوەی خوای گەورە یەزع بالسوڵتان ما لا يزع بالقورآن ئەوەی بەهۆی سوڵتانەوە خوا سەقامگیریەکە دەسەڵاتدارێکی عادل دەسەڵاتدارێکی دادپەروەر ئەفەرمێ جاری وایە ئینسانی قورئانی بۆ بخوێنەرە و گوێ ناگرێ بەس بە سوڵتان ئەوەی پێ سەقامگیرە بێت و بابەتێکی تر کە زۆرجی نەزەرە کێ بەرپرسە یا کێ لەمە هۆکارە بۆ ئەم قەزیانە ئەوەیە ئیمام ئەحمەد فەرمێ ئەگەر بزانم ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەگەر بزانم یەک دوعام هەیە خوا لێ قبوڵەکە ئەڵێم خوایە ئیمامێکی عادل لەبەروی بە ئیمام و بە فەرمان ڕەوا و بە دەسەڵاتدارێکی دادپەروەر کە فەرق و فروغ نەکا کە جیاوازی نەکا کە فەرقی کوڕی خۆی و کوڕی هەژارێک نەکا سەقامگیری لە وڵاتە بەرقەرارە بێت هەموو شتەکان دەچێتەوە شوێنی خۆی بەڵام بە نائەدالەتی دەسەڵاتدار و حاکم لە هەر بەرگ و جەستە و ناوێکا بێ ئەگەر دادپەروەر نەبوو هەموو شتەکان لە شوێنی خۆیان نامێنێ و ئەبێتە یەکەم هۆکار بۆ پشێوی بۆ نائارامی و بۆ ناڕەحەتی و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم من ئیکرامی الله یا فەرمێ من ئیجلال
لە ڕێز و لە حکمی خوا ئەوەیە ئیکرام و ذی سوڵتانی مقسط تۆ بەڕێزبی بە خاوەنی ئەو پەڕی بە پەرۆژبی بۆ بەجێهێنانی فەرمانی سوڵتانێک و فەرمانی سوڵتانت جێبەجێ کرد دەسەڵاتدار ڕێز لێگرەوە ڕێز لە فەرمانی خوا گرتووە بەڵام بە مەرجی چی ئەفەرمێ سوڵتانێک عادل بێ ئەو کاتە ڕێزدەگیراوە و هەیبەتی پارێزراوە. ساتەوەختی ئێستای کۆمەڵگای ئێمە لەو ساتەوەختانەیە کە سەقامگیری تەواوی تێدانیە و سەرجەم ناوەندە سیاسی و کۆمەڵاتی و ئابوووریەکانمان خەوشی گەورەیان تێکەوتووە. ئەمە ژوای کردووە کە ئەندازەیەک پشێوی بکوێتە ناو ژیانی گشتیمانەوە و جۆرێک لە نیگەرانی و قەلەقی بکوێتە دڵ و دەرونی تاک بەتاکی ئێمەوە. حتمما وعی و تێگەیشتنی گشتی ئێمە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کۆمەڵی دەریاوانمان بۆ کە ئەفەرمێت لە باسی ئەمر بە معروف و نەهی لە منکەردا ئەفەرمێ ئەگەر بێت و کۆمەڵی خەڵک لە ناو کەشتیەکە بن کەشتێکە دوو قاتە قاتی ژێرەوە هەیە و قاتی سەرەوەی قاتی ژێرەوە لە ناو ئاوەکەیە فەرمێ ئەمانەی ژێرەوە ئەگەر بڵند کاکە ئێمە بەعزی تێوانی سەر و نین بەسەرەوە نابڕۆن سەر و چین لە ئاوەکە بێنین هەر بووە لە لای خۆمانە کونێک نەکەنە کەشتێکە و لێرەوە ئاو بەرین پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر دەستی ئەمانە نەگیرێت کەشتێکە کون ئەبێت و ئاو یەتە ناو غەرقە بێت یعنی ئەوانیش و ئەوانی سەرۆش کە بێت تاوان و بێکێشن بەهۆی ئەوان و ئەوانیش تیاچێ جا بەڕاستی هەندێک فیتنە و کۆمەڵە مەشاکیل هەیە جاری وایە کە ڕووی کردە وڵات ئەگەر بێت و دەست نەگیرێت ئەگەر بێت و بەدەمیەوە نەچین تەڕوشک تیاچێت تاوانبار و بێتاوان تیاچێ بۆیە وەکوتم واجبی سەرشانی هەموو هاوڵاتیەکە هەموو تاکێکم کۆمەلگایە کە هۆشمەند بێت کە وریا بێ و دڵسۆز بێ بەرامبەر بە خاک وڵاتەکە بەرامبەر بە هاوڵاتیانی نێڵن بەهۆی دەستێوەردان یا خراپەکردنی کەسانێک لە هەمومان تێک بچێ چونکە ئەگەر بێت و خوانە خواستە ئەمنیەتی وڵاتە تیا بچێ تەنها ئەوانە نین کە سەبەب بوون بەڵکو هەموو هاوڵاتیان بە شێوازێکی گشتی لێمانە قەومێت و تیاچین پێویستە لەسەر شانمان وریابین چاوکراوە بین هیچ ڕێگەیەکی وا نەگرینە بەر کە سەرمان بوو پێشێ بەرەو ئەوە و ئەگەر کەسانێکی شەبێت تەنانەت ئەگەر لەسەر ئاستی حیزبا بێ یا لەسەر ئاستی گروپ و ڕێکخراوێکا بێ یا لەسەر ئاستی تاکیشا بێت کە زانیمان ئەیانەوێ پشێویەکەی گەورە بکەن و دەست لە هەموو شتێک بشۆن واجبی سەرشانی هەمومانە کە ڕێگری بکەین لەسەر ئاستی ڕێکخراوەکان لەسەر ئاستی حیزبە سیاسەکان ڕێگری بکەن لەوەی کەوا ئەو کێشانە دروست بێت بۆ ئەوی کەوا تەڕ و شک چاک و خراپ و بەری و بێبەری هەموو بەیەکەوە تووشی زەرەر و زیان بەڵێ بێ ئەوانەی کە مشورخۆرن ئەوانەی کە ئەو بەتایەتی ڕێکخراوەکان یعنی لە پێش هەر هەمیانەوە ئەوە هیچ لە دوای حکومەت چونکە حکومەت هەموو مەسئولیەت لەسەر شانی حکومەتە بەڵام ڕێکخراوی ئیتیحادی عولەما زاناکان و ئەم هەموو ڕێکخراوی کە بە سەدان ڕێکخراو دروست کراوە و پارە لە حکومەت دەوەرەگرێ و پارە لە حکومەت دەچێشنەوە ئەوە واجبی هەر هەمیانە واجبی هەر ئەمیانە ڕێکخراوی سیاسی بن کۆمەڵایەتی بن ئابووری بن هەر ڕێکخراوێ هەر ئیشێکی بێ لە وڵاتە واجبیانە کە یعنی ئەو خاڵانە بنووسن بۆ حکومەت ئەو خاڵانە بنووسن بۆ ئەو وەزیرانە کە ئیشەکان ئەوەیە بۆ پەرلەمان کە ئەو خاڵانە جێبەجێ بکەن بۆی ئەم پشێویە کەم بێتوانێ ئێستا لە وڵاتی ئێمە گەورەترین پشێوی ئەو پەرلەمانەی کە خۆیان بڕوایان پێێتی کە خۆیان دایانناوە کە میلەت هەڵی بژاردووە کە حساب نەکردن بۆ هەر ئەندام پەرلەمانە حساب نەکردنە بۆ ئەو هەموو 30,000 کەسێک کە دەنگی بۆیەوە حساب نەکردن بۆ هەموو پەرلەمان حساب نەکردنە بۆ هەموو ئەو میلەتێک کە دەنگی بۆیانداوە کە هەڵی بژاردون نوێنەری خۆیان ناردووە بۆیە لەبەرەوە بەڕاستی بێ واجبە لەسەر هەر کەسێک کە دڵسۆزی ئەم میلەتێ دڵسۆزی ئەم وڵاتەیە مەلایە شێخە خوێنەوارە نەخوێنەوارە تا ڕئیس عەشیرەتە ڕئیسی حیزبە ئەندامێکی گەورەی لە هەر شوێنێکە ئەبێ ئەو تەوجیهاتانە بە حکومەت ڕابگەێنێ با ناژێن تەوجیهات ئەو پێشنیارانە بە حکومەت بڵێ کە چارەسەری ئەم مشکلانە ئاوا بکەن ئێمەش لەگەڵتانن ئێمەش بەشدارین ئیتیحادی عولەما بڵێ ئێمە بە هەموو شێک ئامادەین کە ئەو گەورەترین دەوریان هەبوو گەورەترین دەوریان هێزانانی ئاینی کە ئەو تا بە عەکس توێشنیان کوژن زۆر گوێشیان نانێ لەبەرەوە ئەبێ هەموو خەڵقی ئەم وڵاتە هەمووی خۆی بە بەشداری ئەو پشێوی بزانێ یعنی بە گوناحبار بزانێ لە بەرامبەر ئەو پشێویەوە حکومەتی لەسەروی هەمیانەوە ئەبێ حکومەت هەوڵ بە خەڵقی سپۆر خەڵقی شارەزا بدۆزێتەوە بڵێ ئەمە چۆن چارەسەر دەکرێت ئەو ئیشی حکومەتە ئیشی من تۆ نییە من تۆ چۆنیان بدۆزینەوە ئەوە تۆ کەسانێکیش دۆزی و چەند پرسیارێکە لێ کرد جوای بیایەوە خۆ بۆ چارەسەر ناکرێت
بەس تەنها ئەوەنەیە ئەمەوەی کە زانین وەی کە جەناب دەفەرمی ئێمە زانین ئەوەنەیە ئەڵێن حکومات دەبێت خەڵکی پسپۆر بدۆزێتەوە بۆ خستەخانەکان بۆ سیاسەت بۆ دەوڵات بۆ پەرلەمان بۆ چارەسەری کێشەکان بۆ ئەم فەوزایە لەوان پرسێ بڵێ ئەم فەوزایی وڵاتی ئێمە چۆن چارەسەرەکرێ کە پێیان گوت ئەوی جێبەجێ بکە نەک هەر بینووسن و هەر نووسراوێ لەسەر کاغەز دەبێ خەڵکی پسپۆر دەست لەسەر برینەکان دانێ و حکومەتی چارەسەری بکە ئەم هەموو زەرر لە هەمووان نەکەوێت چونکە ئەوەی یعنی ئەوانەی کە دەسەڵاتدار و تەڕەکە زۆر زەریان لێ ناکەوێت وشکەکە با بڵێن ئەوەی کە هینەکەن ئەوەی کە ئیشەکان بەدەستە ئەوە معاش و ژیان و بینا و قەسر و قسووری خۆیان هەیە ئەوەی کە زەرری لێکە ئەو میلەتە فەقیرێ ئەو خەڵقەیە کە چاوەڕێ معاشەکەیەکە مانگە و مانگ معاشی نییە بیا جلی مناڵەکەی بۆ پێ بکڕێ زنی مەکتەوی پێ بکردن ئەوە لەسەر ئەو پشێویێنێنەوە خەڵق لە خۆ پشێوی نانێنەوە ئەبێ ئەمان وەکو باسم کرد بگەڕێنەوە بۆ خەڵقی شارەزار خەڵقی شارەزار پرسن ئەوانیش ڕێگا و شوێنیان بۆ دارێن و ئەمانیش چارەسەری بکەن بڵێن سەمیعنا و ئەطعنا و جێبەجێ بکەن بە عملی جێبەجێکەن بەدەمیەوە ئەگەر وانە بێ خەڵقی بێخەتاش لە وڵاتە ئەگەر کەسانێکیش ئەوان بە خەتاباریان بزانن خەڵقێکی زۆر ئەگەر بە خەتابارێک تێوەگلا بێ سەدان بێخەتا تێوەگلاوە سەدان بێخەتا معاش بڕاو بووە مناڵی برسی بووە بۆ خۆیان کریان بۆ نەدراوە ماڵەکەیان چۆڵ کردو شتەکانیان فرۆشتۆ چونە سەر ماڵی باوکیان ئەوە بێخەتاکان کە تۆڵی تەڕ و وشکەکە خەتابارەکانن ئەگە هە وشکەکان سووتێن قەی ناکە باشترە بەس ئەو خەڵقە فەقیرە پێویستێکە ئاگای لە هیچ نییە کە هیچی بەدەست نییە لە ڕاستیدا ئەگەر بمانەیە کۆمەلگای ئێمە لە ترسێتی و برسێتی ڕزگاری بێ بە تایبەتیش لەم برسێتی کە ئێستا هەیە ڕزگاری بێ خەڵک ئاهێک بێتەوە بە بەریا بەهارێکی بۆ دروست بێتەوە گوڵ و گوزارێک بێتەوە ژیانی پێویست بەوەکە کە هەموو چین و توێژەکان هەمومان کاری لەسەر بکەین یەکەم کشت لە دەسەڵاتەوە ئەبێ دەسەڵات هەوڵ بدا و کار بکە و ڕەنج بدا لە پێناو ئەوەی کە دۆخەکان هێمن بکاتەوە هەوڵی تەواوەتی بدا لە پێناو ئەوەی کەوا جارێکی تر ئەو کلێنانی کە هەیە پڕیکاتەوە نەهێشتنی گەندەڵی واجبێکی شەرعیە چونکە فەساد بڵاوکردنەوە لەسەر زەویدا گەورەترین خەتەر و ناکی و سامناکیە بەڕاستی هەوڵدان بۆ ئەوەی کەوا هەموو کەسێک حەقی پێ بدرێ لە حەدیث فەرمێ هەچ کەسێ ئیشی بۆ کردی پێشەوەی عارەقەی بڕژێ بیدەرێ و کەم سیر نەکردنی خەڵکی ولا تەبخەسوا الناس ئەشیاءهم کەسێک کە داوامی مەزبوطەکان ناوێت بە کەم سەیری کارەکەی بکرێ ئەبێ هەوڵ بدرێ هەموو دوو تێکۆشانێک بخرێتە گەڕ لە پێناوی ئەوەی کە مافی خەڵکی بەڕێکپێکی بدرێ لێوە هەنگاوێکم دەست پێکە پاشان ئەرکی سەرشانی هەموو لایەنەکانە کە هەوڵ بن گفتوگۆ بکەن بێنە سەر قسە و گفتوگۆکردن حیوارکردن چونکە بەڕاستی بە قسەکردن بە حیوارکردن بەکار و کارنامە و کردەوەکردن ئەتوانین پشەوی کۆمەلگا لابەرین ناکرێت یەکمان لە ڕاگەاندنەوانی ئیعلانی شەڕ بکە یەکێکیشمانی ئیعلانی ئاشتی بکە ناکرێت یەکمان دەست درێژ بکە بۆ هاشتەوایی بەڵام یەکێک دەست بخاتە پشتیەوە ئەبێ هەمومان کارکەین ڕەنج دەین تێبکۆشین ئارەق برەژین لە پێناوی ئەوەی کەوا ئەم ئاشتەوایە دروست ببێ پاشان هەموو تاکەکانی کۆمەلگا ئەبێ هەمومان دەستناو دەست یەکتری بین برا لە پشت برابێ مەگەر مقەدەر لە لای خوددا بێ وەک کوردەواری وتوێتی بۆیە ئەبێ هەموو کۆمەلگا هەوڵ بدەین ئەمن و ئاسایشمان بەردەوام بێ هەوڵ بدەین کار بکەین لە پێناو ئەوەی کە بۆم نە دوکان و بازاڕەکان بە کەمترین قازانج کەلوپەل و کاڵاکانیان بفرۆشن با بڵێن 6 مانگ ساڵێک ئەم کارە ئەنجامەدەین هەتا میلەتەکەمان یێتەوە سەرخۆ تا هێمنی دروست ئەبێتەوە چونکە ئەگەر لێ تێکچێ هەمومان لێمان تێگەچێ ئەگەر برسێتی ڕووبدا ئەوەشی دەوڵەمەند بێنان بە پشتی ئاچێتە خوارەوە و ئێمە ئەمانەمان تاقی کردەوە گوژاڵکە تاڵە بوون ژەهرێکی کوشندە بوون ناخۆشی و ناڕەحەتی بوون ترسێتیمان تاقی کردەوە شەڕی براکوژیمان تاقی کردەوە نەبوونیمان تاقی کردەوە خەڵک هەرزن و گسکی ئەهێنا لەگەڵ تۆزێ گەنم و جویا تێکەڵیە کرد کە بتوانای بیخوا وامان لێ هاتبوو کە خەڵک ئامانجەکەی بەستەنها ئەو بوو بە دوای دەڕاستەیەکا بڕوا دوو گوڵە گەنم بچنێتەوە تاقیمان کردەوە دەیک بۆ چایتر بگەڕێنەوە بۆ دواوە پاش ئەو ناز و نیعمەتێک کە خوا دابووی بە ئێمە بۆیە بەڕاستی بێ هەمومان کار بکەین هەمومان ڕەنج بدەین هەمومان دڵسۆز بین بۆ خوا ئەگەر دڵسۆز بین بۆ خوا بەڕاستی بە ئەمەگە بین بەرامبەر خەڵکیدا وەکو لە حەدیثە هاتووە ڕەحم بکەن بەوانێک کە لەسەر زەویدایە باخواش ڕەحمتان پێ بکە بۆیە بێ هەموو لایەکمان بەرپرسین و هەمووشمان پرسیارمان لێکرێت لە ڕۆژی قیامەتە و بێ هەمووشمان هەوڵ بدەین ڕاگەاندنەکان بەرپرسن ئەبێ پەیامەکانیان ئامانجدارانە بێ و بەرەو دۆستایەتی و برایەتی خەڵک هەڵبنێن ئەبێت زانایان بەرپرسن بە ئەندازی خۆیان لە مینبەرەکانەوانێ باز لە برایی و دۆستایەتی و پێکەوە ژیان و یەکتر قبولکردن و ڕێزگرتن لە یەکتری و دانیشتن لەسەر مێزی گفتوگۆ برەو پێ بدەین
و باز لەو بکەین کە فەقیر و هەژار و دەوڵەمەند پێکەوە هاوریکار و هاودەمی ناو کۆمەلگای یەکتر بن هەرەوە زیێ جوانەکان زیندووکەینەوانێ لە هەموو جوگەکانی ئەم کۆمەلگایەدا هێمنی و ئاسایشی خێزان بیری خەڵکی بێنینەوانێ کە گەورەت و نیعمەتێکی گەورەیە بەڕاستی هەوڵ بدەین لایەنەکان بەرپرسایەتی خۆیان دەبکەن لەبەر خاتی دوو دەنگ نێڵ دەستکەن بە شەڕکردن بەڵکو لە پێرخاتی میلەتەکان تەنازل بکەن لە بۆ یەکتری بۆ خەڵکی تر تەدەخل بکات لە ژیانی ئێمەدا و دەبێت دەسەڵاتداران بەڕاستی هەوڵ بدن بنبڕی گەندەڵی بکەن هەنگاوێک بۆ بنێن بە فعلی بۆی ئەو کەسانەی کە گەندەڵن خۆیان بڕۆن و بەجێ بهێڵن و ئەو کەسانە جێگیان نەبێتەوە لە وڵاتەیە دڵنیام کوردستانێکی زۆر خۆش و پڕ لە هێمنی و ئاسایشی ئەتوانین بنیاد بنین بەس ئەگەر ئەم هەنگاوە کردەوانە نەنین لەڕاستیدا ئەترسین برسێتیەکە ترسێشیش بچێتە سەر بەڵام ئومێد دەکەین کە هەم ترسێتی نەبوو نەش بێت و برسێتیش بە ئاسووترین کات لا بچێ و کۆمەلگامان جارێکتر بگەڕێتەوە ناو باوەشی هەرزانی و خۆشی و برایەتی و پێکەوەژێ ڕاستیە گەڕانەوەمانە بۆ نەسیحەتی یەکتری ئەدین و نەسیحە و گەڕانەوەمانە بۆ بەڕاستی بۆ قورئان و فەرمایشتی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ چنکی عەدالەت واتە هەر کاتێ دادپەروەری بوو یعنی ئینسانەکان ئەگەر بێباوەڕیش بن ئاینی پیرۆزی ئیسلام ئەو ڕێگەی نەداوە کە زوڵمیان لێ بکرێ لە نێو مەدینەدا جوشی تیا بووە هەموو سەرۆت و سامانیان پارێزراوە هەموو حورمەتیان پارێزراوە بۆ لەبەروی کەمترین زوڵم ئەبێتە هۆی وێرانە ئەبێتە هۆی داڕمان کاتێک کە زوڵمەکان هەموو جومگەکانی گرتەوە ئەو کاتە کەس بە سەلامەتی دەرناچێ و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم أن يعمكم الله بعذاب ئەبێ ئێوە ئەوانەی کە زوڵمە ستەمە دەستی وەبەرن چاکیکەن ئەگەر وانەکەن ئەوە خوای گەورە زۆر نزیکە هەمووتان عقوبە بە واتە هەموومانەگرێتەوە ئەبێ حەلیم بین و خۆڕاگر بین و بە شێوازێکی زۆر مۆدێرنانە کە نەخوێنی تابڕژێ نەدەوائیر و نە تعدا بکرێتە سەر ئەو مڵکە گشتیانە ئەوەش جۆرێکە لە زوڵم خۆ مڵکی حکومەت نییە لە ڕاستیە ئەو مڵکی میلەتە لا ئێمە ئاوا ئەخوێنرێتەوە کەمە هی دەوڵەتە نا ئەمە هی میلەتە لەبەر ئەوە واتە پاراستنی ئەو شوێنانە ئەگەر تعدا کرێتە سەری جۆرێکە لە زوڵم بەڕاستی ئەوەش نە ئیسلام پاشان نە مرۆڤایەتی ئەوە قبول ناکات بێگومان خاڵی یەکەم لە دەسەڵاتەوە دەست پێەکە ئەگەر دەسەڵاتدار بیەوێ خوای گەورە تەوفیقیە بەس بیەوێ سادقانە بچێتە پێشەوە خوای گەورە تەوفیقی ئەدا و کارەکانیشی بۆ ئاسانەکە بەڵام ئەم بە نیەتێک دەست پێەکە کە نیەتەکە ئەمە بۆ خۆم ئەوەی تۆش ئەخۆم ئەوەی تریشی خۆم ئەوە ئەو کاتە بەو شێوازە میلەت هەوی و پێناسی خۆی لەبەر چاوەکەوێت.